بارزانی بە پەیامەکەی کە بە بۆنەی سەری ساڵی نوێ و بڵاوی کردەوە جارێکی تر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی خستەوە نێو گفتوگۆکان و دوای ئەوەی چەند پێشنیارێکی بۆ چارەسەری ئەو پرسە ئاڕاستەی لایەنەکان کرد. بارزانی لە پێشنیازەکانیدا داوای کردووە لایەنەکان بگەنە ڕێکەوتن لەسەر سازدانی هەڵبژاردننی سەرۆک یان کەسێکی نوێ تا هەڵبژاردنەکانی 2007 ڕابسپێرن بۆ سەرۆکایەتی هەرێم یاخود دۆخەکە بەو جۆری ئێستا بمێنێتەوە تا هەڵبژاردنەکانی 2007. ئەندامێکی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت بارزانی لە پەیامەکەدا خواستی مانەوەی خۆی بۆ سەرۆکایەتی هەرێم تا ساڵی 2007 ئاشکرا کردووە کە پێشتر شاراوە بوو. ئێمە هەستەکەین شتەکان زۆربەی زۆری دووبارەیە جگە لەو خاڵێکی تایە کە ئەمە نیەتە شاراوەکەیە ئێستا دەریان بڕیەوە ئەویش هێشتنەوەی دۆخەکە یاخۆت مانەوەی بەرزانی لە سەر کورسی سەرۆکایەتی هەرێم تا 2007 ئەمە نیەتە پێشووتر شاراوە بوو لە پەیامەکانی ترا بەڵام ئەم جارە بەڕوونی دەری بڕیوە. تا ئێستا لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان هەڵوێستی فەرمی خۆیان لەسەر پێشنیازەکانی بارزانی بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم ڕانەگەیاندووە، بەڵام بەرپرسەکانیان لێدوانی جیاواز لەو بارەیەوە دەدەن. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش دەڵێت ئەگەر پەیامەکە بە کردار جێبەجێ بکرێت و کاری لەسەر بکرێت پەیامێکی باشە و دەکرێت ئەو بەستەڵەکە بتوێنێتەوە کە دۆخی سیاسی هەرێمی گرتووە. لە ڕاستیە ینی هیچ قسێ بەبێ هەنگاو ینی بەرهەمی نابێ بۆیە من وایە بینم ینی ئەمەی کاک مەسعود دەواازێکی تازەی کردەوە و خۆشی گەورە کرد لە ئاستی کوردستانە بەرمەرجێک ئەگەر ئەمەلی پێوە بکرێەوە هەنگاوی باشی بۆ بنا. هەوڵەکانی چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم لە مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردووە وەستاوە دوای ئەوەی پێنج لایەنە سەرەکیەکە لە کۆبوونەوەی نوێمی پێنج قۆڵیدا نەگەیشتە هیچ ڕێکەوتنێک و کۆبوونەوەکان هەڵپەسێردران. لە دوای 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووشەوە بەهۆی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان و دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان لە حکومەت بارودۆخەکە ئاڵۆزتر بووە. پێم وایە ئێمە لە هەرێمی کوردستاندا لە پەیام لە ڕابردوودا نەقسمان نەبووە، لە جێبەجێکردنی پەیامەکاندا نوقسانیمان هەبووە و ئەم پەیامی ئەم جارەی سەرۆکی هەرێمیش ئەگەر چی لە هەندێ مەقتەعیە وەکو بڵێ ئاسۆیەکی داوە بەدەستەوە، بەڵام چارەسەری سەرەکی لە ناو پەیامەکەدا دیاریکراو نییە. بارزانی کە لە 19 ئابۆ بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتیەکەی دروست بووە، ئەمە سێم جارە لە پەیامەکانیدا باسی پرسی سەرۆکایەتی هەرێم دەکات کە بە بڕای بەشێک لە چاودێران ئەم پەیامەی نەرمترە لە هەردوو پەیامەکەی پێشتری، بەڵام ئەگەر هەنگاوی کردداری نەنرێت پەیام هیچ لە دۆخی هەرێم ناگۆڕێت. هاوکاریاسین NRT سلێمانی.